سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕێگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئەڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری چەند بابەتێک دەبن بە ناوەکانی یادێک لە هونەرمەندی تازە کۆشکرد و کاک عەلی زەندی لە ئامادەکردنی بەڕێز سەعید ئەمانی و لە کەناری شەمی شاردا لە نووسینی بەڕێز حەمەد سەعید حەسەن و عزیز نەسین لوتکەی ئەدەبی کۆمێدی نووسینی بەڕێز خەلیل عەبدوڵڵا. بۆ هیوای ناوەڕۆکی بابەتەکان جێگەی سەرنجی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بابەتانە. ناوبڕێک ببینین دینەوە خزمەتتان. یادێک لە هونەرمەند کاک عەلی زەندی بەرە بەیانی 5 مانگی ئاڤریلی 2024 لە شاری تۆرۆنتۆی وڵاتی کەنەدا پاش ململانیەکی دەژوار لەگەڵ نەخۆشی شێرپەنجە لە تەمەنی 68 ساڵیدا عەلی زەندی هونەرمەند و خەباتگێڕ کۆچی دوایی کرد. کاک عەلی زەندی هونەرمەندێکی شۆڕەشگێر بوو کە ماوەیەک چەکی پێشمەرگایەتی کۆمەڵی لەشان کرد. پاش وازهێنانیشی لە پێشمەرگایەتی وەک هونەرمەندێکی دڵسۆز دەنگخۆش و دژ بە کۆماری ئیسلامی درێژێ بە چالاکی هونەریدا و لە زۆر بۆ نەوڕە ڕسمەکانی کۆمەڵەدا بەشداری کردووە و بە دەنگە بە سۆز و بەتینەکەی ئومیدی دوا ڕۆژێکی گەشی بە بەشداربوانی ئەو کۆڕ و کۆبوونەوانە و جەماوەری خەڵک بەخشیوە. کاک عەلی خزمەتێکی زۆری کرد بە هونەری شۆڕەشگێرانە لە کوردستان و خۆشەویستی جەماوەرێکی بەرین بە تایبەت لە شاری سنە و مەڵبەندی جنوبی کوردستان بوو. کاک عەلی زەندی تووشی نەخۆشی شێرپەنجە هاتوو پاش ماوەیەک بەسەری بوون لە نەخۆشخانەیەکی شاری تۆرۆنتۆ لە وڵاتی کەنەدا ڕۆژی 5 مانگی ئاڤریلی 2024 بۆ هەمیشە چاوی هیوابەخشی بە ژیان لەسەر یەکناو ماڵاوایی لە ژیان و هاوڕێیان و ئازیزانی کرد. عەلی زەندی یەکێکە لە هونەرمەندە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ساڵی 1956 لە شاری سنا لەدایک بووە. ئەو لە ئاستی هونەردا فرە بەهرەمەند بووە. خاوەن دەنگێکی خۆش و ژەنیارێکی باش بووە. لە هەڵبژاردننی ئاواز و شێوازی تایبەتیدا جێدەستی دیارە و سازە. هاوڕێ گەلێک لە هونەرمەندانی کوردستان بووە. لە دیارترینیشیان هونەرمەندان ناسری ڕەزازی، نەجمەدینی غۆڵامی و کەسانی ترە. ژیانی هونەری عەلی زەندی زیاتر لە 20 ساڵی خایاندووە. تیادا کاری لەسەر میۆزیک، ئاواز و گوتنەوەی گۆرانی نوێ و فولکلۆر کردووە. لەسەر دەستی حەسەن کامکار فێری خوێندنەوە و نووسینی میوزیک بووە. لە دیارترین بەرهەمەکانی عەلی زەندی مامە کۆڕنۆ، ئەم شارە جێدێڵم وە باوە یاڵدێم، لێم گەڕێ و دڵن. جگە ئاماژەیە کە لە ماوەی مانەوەی لە وڵاتانی ڕۆژاوادا بەشداری بەردەوامی هەبووە لە زۆربەی فستیڤالە هونەریەکاندا. ئێمە وێڕای دەربڕینی داخ و پەژارەی قوڵی خۆمان سەبارەت بەم کۆچە ناوادەیە پڕ بە دڵ سەرخۆشی لە بنەماڵە کەس و کار و خۆشەویستانی دەکەین. یادی ئازیزی بۆ هەمیشە لامان بەرز و بەڕێزە.
بەڵێ خۆشەویستان سەرنجتان بۆ بینینی بابەتی دووهەممان ڕادەکێشم لەژێر ناونیشانی لە کەناری چەمی شاردا بەشێک لە نووسینێکی بەڕێز هەمە ساید حەسەن. شاعر ئەوەندە بە سروشت و ئەوەندە بە هێوەریەوە پەیوەستە هەر دەڵێت بەشێکە لە سروشتێکی هێمن. ئەو چیرۆکە کورتانەی شاعر دەیانگەڕێتەوە زۆر جار لە ڕۆمان کاریگەرترن. شاعر زۆر بڵێ نییە، کەم دووە، بەڵام چەمی زمان لە ناخیدا هەمیشە خوڕێدێت. شاعر کەسێکی بێفیزی بێجەنگە، گوێگرێکی چالاکە و خۆی لەو قسە و باسانە هەڵناقورتێنێت کە ناچنەوە سەر هەواری شار. شاعر دەستە و خوێنە نییە، ڕۆح دەخوێنێتەوە و لە نێو تەمومشدا تروسکە بەدی دەکات. شاعر قسە فڕێ نادات، ئەو وشە یاخیانە کەوی جەکاتکە بە کەسانی دیکە ماڵی ناکرێن. شاعر کەسێکە ئەوە دەخوێنێتەوە کە نابینرێت و ئەوە دەنووسێتەوە کە دەرکی پێ نەکراوە. شاعر بە شەوەزەنگیشی بە میراتی بۆ مابێتەوە هەر ڕووناکی دەبەخشێتەوە. آخر مل بۆ نائومێدی کەچ ناکات. لە غێری شعر کە ملکەچی هیچ یاسایەک نییە، هیچ ڕێسایەکی دیکە ڕەچاو ناکەم. آخر شعر لە هەوڵی ئەوەدایە مانایەکی قوڵ بە ژیانم بدات. شعر مەشخەڵێکە لە ناخمدا دەگڕێت و لێ ناگەڕێت، کوانووی ساردوسەڕی ڕۆژگار ناومێدم کات. شعر سروەیەکە لە یادگەمەوە هەڵدەکات، بەڵام بۆنی داهاتوو بەڕوومدا دەدات. شعر لە شوێنێکەوە دێت، بەڵام هەواڵی هەموو شوێنێکی پێیە. شعر هەر چەندە زادەی زمانە، بەڵام بە درێژایی عمری بە دوای زماندا وێڵە. شعر با چیرۆکی بێهوزەئیش بگێڕێتەوە، بەڵام دووگیانە بە هیوا. با کێش و سەروایشی نەبێت، بەڵام تەژیە لە میوزیک. شعر دەنگێکی بڵند شک نابات، بەڵام چرپەکانی هەڵگری مانای بەرزن. شعر تا ئاسانتر بێت سەنگینترە بە دەربڕینی زەنگین، تا ڕوونتر بێت کوڵتر بە دنیادا ڕۆدەچێت. دژمنێکی شعر درێژدا دەڕێە، بۆیە هەمیشە لە کورتی دەیبڕێتەوە و بوتەکانی بە تەرازووی زێڕ دەکێشێت. ئەوە نەبوو تۆماس ترانسیمۆر بە 300 لاپەڕا نۆبێلی لە شعردا وەرگرت. شعر ڕامانێکە لێ ناگەڕێت، خەو بمان باتەوە و چامان
بەکراوایی دەهێڵێتەوە. شعر هاتنە خوارەوەیە لە ئاسمانی خەونەوە بۆ زەوینی واقع. شعر داوێکە لە ڕووناکی ڕێمان ڕۆشن دەکاتەوە و کڵپەیەکە ناخمان دەکات بە هێلانە و بوارە نادات لە درێژەدان بە ژیان سارد بینەوە و ئەو هەستەمان لە کەن دروست دەبێت کە لە مردن نزیک دەبینەوە. شعر خۆنێکی بێدارە بە شێوازێکی ئاسان کە لە گوتەی ناخی کەسێکی ساکار دەچێت نەک لە هیفەی لە سوفێک جریوەی شاوی گەشی ئەستێرە دەگەڕێتەوە. شعر کە ورزەکاریەکانی ژیانی ڕۆژانە بەسەر دەکاتەوە مرواری داستان و ئەفسانە دەبینێتەوە. آخر شعر سەرنجدانی واقعە لە پەنجەرەی خەیاڵەوە. شعر پێمان دەڵێت سا لە نێو فانتزیادا بزر نەبین ناتوانین لە واقعدا خۆمان بدۆزینەوە. شعر هەر لەو منداڵە دەچێت کە ماڵی باوکی جێهێشتووە و پشتی بەخۆی بەستووە. شعر با باس لە پوچی بوونیش بکات بەڵام هانا بۆ بێهیوایی نابات. با خەمناکیش بێت بەڵام هەر بەسەر واقعدا کراوەیە و خۆی دوورە پەرێز ڕناگرێت. شعر دەربڕینێک کە سەرساممان دەکات بەدەم خوێندنەوەیەوە سەرنجمان لە کتوپڕی هەڵدەنووتێت و تووشی وێنەی وا دەبین هەر لە کشانی لە ناکاوی ئەستێرە دەچێت. ئەوە ڕاست نییە کە شعر خۆڕسکانە لە زایک دەبێت. ئاخر هەر ڕستەیەکی شعری بگرین وەختێکی زۆری ویستیوە تا پێگەیشتووە. شعر نووسینە بە تەباشیری سپۆسیڵی ژیان لەسەر تەختە ڕەشی مردن. شعر پەڕەپەڕە هەڵدانەوەی کتێبەیلی دارستان و بیابان و ئاسمان و زەریای نێوناخی شاعرە. وەک چۆن لە نێو قەدی هەر درەختێکدا ئەڵقەکانی گەشەکردنی هەیە لە هەر دیوانێکیشدا قۆناغەکانی ژیانی شاعر هەر لە منداڵیەوە تاپیری هەیە. وەک چۆن لەژێر ئاسماندا هیچ شتێک لە ئاو نەرمۆنیانتر نییە بەڵام هیچ شتێکی ڕق و سەختیش خۆی لەبەر هێزیدا ڕناگرێت. لە دنیای نووسینیشدا زمانی هیچ ژانێک لە هیچ شعر تەڕوپڕتر نییە بەڵام هیچ بەرهەمێکی دیکەی ئەدەبی هێندەی شعر بەرگەی تێپەڕبوونی زەمان ناگرێت. زمانی شعر نەرمۆنیانە بەڵام سیحڕەکەی لەوەدایە پتەویشە بێ ئەوەی سەخت بێت کە شعرێک دەبینین سەرمان لە جوانیەکەی سوور دەمێنێت. ئەوە ئەو جوانیەیەوە دەکات پڕ بێت لە چێژی هۆنەری. ئەوە شعرە خەونمان شیرین و خەیاڵەکانمان ڕەنگین و دڵمان بەرین و بەرچاومان ڕۆشن دەکاتەوە. شعرمان ڕوون و ڕەوان نابێت ئەگەر هەستمان ناسک و دەربڕینمان پوڵ و چڕ نەبێت. ئەوە شعرە ئاسانەی سەرساممان دەکات بەرهەمی کوششێکی دژوارە هەروە بە سانایی لەجایەک نەبووە. شعر دوژمنی زۆرە بەڵام دوژمنە سەرسەختەکەی سانسۆڕە سانسۆڕی سیاسەت و هی ئاین بە تایبەتی کە ئەو دوو سەڵاتە هەردوو لایەن دەکەونە هەمان سەنگەرەوە. شعر لە هەمان سەتەوەختا فۆرم و ڕیتمی خۆی دەبینێتەوە. آخر شێوەی شعر و موزیکی شعر دوانەیەکی لە جیابوونەوە نەهاتوون. میوزیک ڕۆحی شعرە ڕۆحێکی ناوەکی و دەرەکی. آخر میوزیکی ناوەوەی شعر خۆڕسکانە دەڕژێتە دەرەوەی شعرەکەش و تەنانەت مانایش لە شعردا لە شێوەی میوزیکدا خۆی نمایش دەکات. شعر نا ڕەدووی کەسێک دەکەوێت نەک فکرێک. دوای دڵی شاعر کە ڕێنیشاندەری هەواری خۆشەویستیە دەکەوێت و بەس. آخر ئەوە تەنیا دڵە کە شاعر ناومێد ناکات. شعر ڕێگە چارەیەکە بۆ هەڵاتن لە دەستی ترس. شعر بە سەرچڵێکیش بێت بۆ ڕزگاربوون لە مەترسی مردن بەڵام هیچ گەرانتیەک نییە ئەنجامی ڕیسکێکە دڵخۆشکەر بێت. داهاتوو گەشتر نابێت ئەگەر ژیان لە گۆڕاندا نەبێت. گۆڕانێک کە دەروونمان ئاوەدان بکاتەوە نەک گۆڕانێک بمان کاتە کۆیلەی قازانجی مادی. آخر ئاسوودەیی زادەی قازانجی مادی نییە و دەشێت سامانێکی زۆر شک بین بەڵام وەک ڕۆح هەژار بین و هەست بکەین ناخمان پڕە لە بۆشایی. هەژاری ئەوە نییە خاوەنی هیچ نەبین ئەوەیە گوێ بە ئازار و خەمی ئەوانی دیکە نەدەین. کاتێک زەنگینین کە لە ناوەوە نەک بە ڕووکەش هێم من و ئاسوودەبین. ئاسوودەیی زادەی ئەوەیە بایەخ بە چلۆنایەتی بدەین نەک بە چەندایەتی. ئەوە مانای شانازیە خاوەنی خودی خۆمان بین نەک خاوەنی کۆشک و دراو. دەوڵەمەند کەسێک نییە کۆیلەی هەژمونی وەخت بێت بەڵام وەختی جڵاو کردبێت و فێری هۆنەری ژیان بووبێت. ئەوە شعرە هەم دەروونمان ئاوەدان دەکاتەوە و هەم لێ ناگەڕێت خودی خۆمان لە کیس بچێت.
هەم بە هۆنەری ژیان ئاشنامان دەکات و هەم دەمانکاتە بەر ڕێژنەی بارانی ئاسوودەی. شعر دەروونمان لە ڕاق پاکش دەکاتەوە، تووڕەبوونمان بنبڕ دەکات و لێ ناگەڕێت هەڵبچین. شعر هێوریمان پێدەبەخشێت و فێری ڕامانمان دەکات. شعر فێرمان دەکات ڕەخنە لە خۆمان بگرنی و هەندێک جار پێکەنینمان بە خۆمان بێت. شعر دەرمانێکە لێ ناگەڕێت ژاری چاوچنۆکی ژیانمان لێ تاوکات. شعر فێرمان دەکات ئەو دنیای خەونی پێوە دەبینین لە ناخواندا ڕووی ببینین. خەم بەشێکە لە شاعر، خەمێکی ڕۆمانتیکی دەرەکەی نا، خەمی قوڵی ئینسانێکی تەنیا و غەریب لەم گەردوونە بەرینەدا. کێشە شاعر ئەوەیە ئەو کاتەی لە نێو خەڵکدایە تەنیاتر و نامۆترە. شاعر نە بەرگەی تەنیایی و غەریبی دەگرێت، نەتوانای ئەوەی هەیە لە نێو قەرەباڵغیدا بژی و زیاتر کەسێکی دوورە پەرێزە وەک لەوەی کۆمەڵایەتی بێت. ئەوە عشقە بۆ ئازادی کە شاعر دەستپاکانە هەست و بیری خۆی دەردەبڕێت، نەگەڕان لە دوی ڕووناکی و خۆنبینین بەوەی وەک قارەمان ناوی بڕوات. شاعر کەسێک نییە ترسی لە دڵدا نەبێت، کەسێکە لە ئەنجامی هەستکردن بە مەترسیەوە باس لە ئازادی و داهاتووی گەشت دەکات. شاعر ئەوە دەنووسێت کە ناخی داوای لێ دەکات، نەک ئەوەی هێزێکی دەرەوەی ناخی دەیخوازێت. شاعر کەسێکە ژیانی بۆ نووسین تەرخان کردووە و لە دەرەوەی دنیای نووسین هەست بە بوونی خۆی ناکات.
چشین او را چناواری للی و هلقی مبریدانا مگر خاجای سمر قندی للی و صاحب دیلان روی شیرین شیرینه شیرین شمامه سطیله بینه خوام حرامه بخورت بینه خوام حرامه عزیز نەسین لووتکەی ئەدەبی کۆمیدی لە نووسینی خەلیل عەبدوڵڵا. عزیز نەسین کەسایەتیەکی گەورەی کولتوری تورکیایە لە بوارەکانی ئەدەب و هونەردا خزمەتێکی زۆری کردووە. خاوەندەیان بەرهەمی کولتوریە لە بوارەکانی چیرۆک و ڕۆمان و شەعر و شانۆدا. زۆربەی بەرهەمەکانی کۆمیدی و تەنزن بە یەکێک لە لووتکەکانی ئەدەبی کۆمیدی دادەنرێت. محەممەد نەسرەت نەسین ناوی تەواوی ئەو کەسایەتیە مەزنەیە بە عەزیز نەسین ناسراوە. ڕۆژی 20 کانونی یەکەمی 1950 لە گەرمەی یەکەمین جەنگی گیتیدا لە دوورگەیەکی دەریای مەڕمەڕی نزیک کەنارەکانی ئیستانبوڵ لەدایک بووە. لە ئامێزی خێزانێکی هەژاردا پەروەردە بووە. لەبەر هەژاری و نەجاری خانەوادەکەی نەیتوانی وە بچێتە قوتابخانەی مەدەنی بۆ خوێندن. لەبەر ئەوە چووەتە قوتابخانەی سەربازی کە خوێندن لەو قوتابخانەیە بەپارە نەبووە و بێ بەرامبەر بووە. قۆناغەکانی خوێندنی سەربازی تەواو کردووە. ساڵی 1935 لە کۆلێجی جەنگی وەرگیراوە و ساڵی 1937 تەواوی کردووە. هەمان ساڵ چووەتە کۆلێجێکی سەربازی تەکنیکی و پاش 2 ساڵ خوێندن لەو کۆلێجە بڕوانامەی بەدەستێناوە و بووە بە ئەفسەر. لەبەر ئەوەی حەزی بە هۆنەر بووە 2 ساڵ لە پەیمانگەی هۆنەرە جوانەکان خوێندوویەتی. بە پێی یاسای سەربازی نەدەبوو بنووسێت. ئیدی وەک ئەفسەر لە بواری سەربازیدا خزمەتی کردووە. نەسین خۆلیای خوێندنەوە و نووسینی بووە. سەرەتا بە نووسین و شار و چیرۆک دەستی پێکردووە لەبەر ئەوەی بە پێی یاسای سەربازی نەدەبوو بنووسێت و بەرهەمەکانی لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو بکاتەوە. هەر بۆیەش بە ناوی خوازراوی عەزیز نەسین چیرۆکەکانی و بە ناوی خوازراوی وەدیعە نەسین شارەکانی بڵاو دەکردەوە. نەسین بە بیر و باوەڕی مارکسیزم سەرسام بووە. هێشتا ئەفسەر بوو بە نهێنی پەیوەندی بە پارتی کۆمۆنیستی تورکیاوە کرد بەهۆی ئەوەوە ساڵی 1944 لە سوات دەرکرا. ئیدی خۆی بۆ نووسینی کۆمیدی و بابەتی تەنزامیز تەرخان کرد. نووسینەکانی جەنگدانەوەی زۆری هەبوو. دەسەڵاتی ئەو کاتی تورکیا پێی هەزم نەدەکرا. عەزیز نەسین بایەخی بەکاری ڕۆژنامە نووسی داوە. ساڵی 1946 لەگەڵ سەباحەدین عەلی هاوڕێ ڕۆژنامەی مارکۆ پاشایان دەرکرد. ڕۆژنامەکە خەڵکێکی زۆر بە تاسەوە دەیان خوێندەوە ڕۆژانە 600,000 دانەی لێ چاپ دەکرا، زۆربەی ژمارەکانی دەفرۆشان. بەهۆی وتارەکانی نەسین لە ڕۆژنامەیە زیندانی کرا و ڕۆژنامەکە داخرا. دواتر بە چەند ناوێکی تر ڕۆژنامەی دەرکرد لەوانە معلوم پاشا، مەرحوم پاشا، عەلی بابا، مارکۆ پاشای نوێ. دادگای سەربازی تورکیا دادگایی کرد. ساڵی 1947 بەهۆی ئەوەی لە وتارێکی داڕەخنەی لە هێنری ترۆمانی سەرۆکی ئەو کاتێ ئەمریکا گرتبوو، لەو کاتەشدا ئەمریکا هاوپەیمانی تورکیا بوو، دادگای سەربازی تورکیا دادگایی کرد و سزای 10 مانگ زیندان و دوورخستنەوەی بۆ ویلایەتی بۆرسا بەسەری دەسەپان. 3 مانگ و نیو بە دوورخراوەی لەو ویلایەتە مایەوە. ساڵی 1950 جارێکی تر زیندانی کرا بەهۆی ئەوەی چەند بەشێکی کتێبی سەرمایە کارل مارکسی بۆ زمانی تورکی وەرگەڕابوو. ئەوەی جێگەی سەرنجە ساڵی 1955 دارێکی دی سزای زیندانی بەسەردادرا و ماوەی چەند مانگێک لە زیندان مایەوە بەبێ ئەوەی بزانێت لەسەر چی زیندانی کراوە.
عەزیز نەسین بێ لە نووسین خۆلیایەکی تریشی هەبوو، ئەویش کاری فۆتۆگرافی بوو. لە ساڵانی 1952 تا 1954 کاری فۆتۆگرافی کرد. دواتر کتێبخانەیەکی ئەهلی بۆ فرۆشتنی کتێب و بژێوی ژیانی کردەوە، بەڵام لەبەر بێبازاڕی زۆر لەسەر ئەو کارە بەردەوام نەبوو. بایەخێکی زۆری بە چۆریۆکی کۆمێدی داوە. عەزیز نەسین زۆر بایەخی بە نووسینی چیرۆکی کۆمێدی داوە و زیاتر لە 2000 چیرۆکی نووسیوە. هەموو چیرۆکەکانی کۆکراونەتەوە و لە چەند بەرگێکدا چاپکراون و بۆ زۆربەی زمانە زیندوەکانی جیهان وەرگێڕدراون. عەزیز نەسین بایەخی بە هۆنەری شانۆ داوە و 17 شانۆنامەی نووسیوە. ئەو شانۆگەریانە لە ناوخۆی وڵات نمایشکراون، بۆ زمانەکانی دیکەش وەرگێڕدراون و لە وڵاتانی دیکە نمایشکراون. نەسین بەهۆی ئەوەی لە خێزانێکی هەژار بووە، بە منداڵی بۆ ماوەی 2 ساڵ لە خانەی بێسەرپەرشتان بووە. ساڵی 1970 خانووەکەی خۆی کردووە بە خانەی هەتیوان. داهاتی فرۆشتنی کتێبەکانی و هاوکاری هاوڕێیان و خێرخوازانی بۆ بەڕێوەبردنی ئەو خانەیە تەرخان کردووە و چەندین منداڵی بێسەرپەرشت لەو خانەیە سوودمەند بوون. خۆشی هەندێک کاتی لەگەڵ ئەو منداڵانە بردووەتە سەر و بە قسە و گاڵتە و گەپەکانی دڵخۆشی کردوون. عەزیز نەسین لە نووسینەکانیدا بەرگری لە هەژاران و زەحمەتکێشان و گەلە چاوساوەکان کردووە. لەو چوارچێوەیەدا بەرگری لە مافەکانی گەلی کورد لە تورکیا کردووە و داوای کردووە دان بە زمان و کولتوری ئەو گەلە ڕەسەنەدا بنرێت، بەهۆی ئەوەوە ڕوبەڕووی لێپرسینەوە و دادگایکردن بۆتەوە. کتێبەکانی عەزیز نەسین. عەزیز نەسین خاوەنی دەیان کتێبی چاپکراوە لەوانە گێلە پیا و قۆڵبەر، وێرەوەریەکانی دوورخراوەیەک، بە شەرتی چەقۆ، کوا کورتانی کەرەکە، تورک لە بۆلگارستان و کورد لە تورکیا، پاشازادە، ژنانی وشیار ترسناکترن، فەسفەس پاڵەوان، حەزبی کەرامەت و حەزبی سەلامەت، کەری تۆپی و مەرگی موشەخۆرێک، بێناسنامەکان، منداڵی ئاخر زەمان، ئەو بەرخەی بوو بە گۆرگ، گیان لە بەران بە کەم مەگرن، کام حەزب سەرکردەیە و چەندانی دیکە. زۆربەی بەرهەمەکانی بۆ زمانە زیندوەکانی جیهان وەرگێڕدراون. چەندین بەرهەمی ئەو بۆ سەر زمانی کوردی وەرگێڕدراوە. مامۆستایان عەبدوڵڵای حەسەنزادە، عەزیزگەردی، شوکر مستەفا لەو وەرگێڕراوە شارەزا و دەستڕەنگینانن کە چەندین بەرهەمی ئەویان بە کوردیەکی شیرین و ڕەوان وەرگێڕاوە. لە پای ئەو بەرهەمە ئەدەبی و هۆنەریانەی پێشکەش بە گەلانی جیهانی و مرۆڤایەتی کردووە، عەزیز نەسین چەندین جار لەسەر ئاستی نێوخۆ و جیهان خەڵات کراوە. لەوانە خەڵاتی گەڵای ئاڵتۆنی ئیتالیا، خەڵاتی سمۆرەی ئاڵتۆنی بۆلگاریا، خەڵاتی تیمساحی یەکەمی یەکێتی سۆڤیەت، خەڵاتی فستیڤالی ئاسیا و ئەفریقیا، خەڵاتی تورکیا بۆ 3 شانۆنامە و چەندانی تر. عەزیز نەسین بایەخی بە ڕێکخراوە پیشەیەکان داوە. نیسانی 1967 بە جێگری سەرۆکی ئەدیبانی تورکیا و ئایاری هەمان ساڵ بە سەرۆکی سەندیکای نووسرانی تورکیا هەڵبژێردراوە. بەنهێنی لەو شوێنە ناشتیان. ئەحمەدی کوڕی عەزیز نەسین لەسەر ڕێبازی باوکی ڕۆیشتووە. ساڵانی 90ەکان لەسەر بەرگریکردندا مافەکانی گەلی کورد دەستگیر کراوە و ساڵی 2015 لەسەر لیستی هەدەپە خۆی بۆ ئەندامەتی پەرلەمانی تورکیا پاڵاوت بوو. عەزیز نەسین دەڵێت زاناکان نەیانتوانی بەرد بۆ گۆهەر بگۆڕن، بەڵام من توانیم فرمیز بۆ پێکەنین بگۆڕم. پاش خزمەتێکی زۆر بە کایەی ئەدەبی و هۆنەری گۆڕێنی خەم و ئازارەکانی خەڵک لە ڕێ تەنز و کۆمێدیاوە بۆ بزە و پێکەنین، ڕۆژی 6 تەمموزی 1995 عەزیز نەسین نووسەر و ئەدیبی ناوداری تورکیا و جیهان لە شاری ئێزمین بە جەڵتەی دڵکۆشی دوای کرد و هەموو جیهانی خەمبار کرد. نەسین وەسیەتی کردبوو ڕێڕەسمی ناشتنی بۆ نەکرێت. هاوڕێکی ڕاستپاردبوو بە نهێنی لە شوێنێک کە خۆی دیاری کردبوو بینێژن. وەسیەتەکە جێبەجێکرا و چەند کەسێک لە خانەوادە و ئەو هاوڕێیەی بە نهێنی لەو شوێنە ناشتیان. Hani benim sevincim nerede? Bilyelerim topacım.
Kiraz ağacında yırtılan gömleğim, çaldılar çocukluğumu habersiz. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tel örgülere takıldı. Hani benim gençliğim anne. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tellere takıldı. Hani benim gençliğim nerede? Ne varsa bu su genzi yakan, ekmek gibi, aşk gibi. Ah ne varsa güzellikten yana, bölüştüm, büyümüştüm. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm. Hani benim gençliğim anne. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm. Hani benim gençliğim nerede? Hani benim sevincim nerede? Akvaryumum kanaryam, üstüne titrediğim kaktüs çiçeği aldılar kitaplarımı sorgusuz. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı. Hani benim gençliğim anne. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı. Hani benim gençliğim nerede? Yağmurları biriktir anne, yağmurları biriktir anne. Çağ yangınında tutuştum. Hani benim gençliğim anne. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا هەڵقێکی دیکەم بەرنامەیە بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەڕایمتان دەست بێت.